ئاگادار بە دەیانەوێت تیرۆرت بکەن و لە دوو ڕۆژی داهاتوودا ئەمە ڕوون دەبێتەوە و پلانێک لە دژی تۆدانراوە. ئەم قسانە بەس بوون بۆ ئەوەی شەوی ڕابردوو دۆخی ئەمنی بەغدا بە تەواوەتی تێک بچێت. هێزە ئەمنیەکان کەوتنە حاڵەتی ئامادە باشیەوە خەڵک ڕژایە سەر شەقامەکان، بەڵام کەس نەیدەزانی بۆچی و چی ڕوویداوە. ئەنی وەکو ئەوە وابوو کە کودەتایەکی سەربازی لەو وڵاتەدا بەڕێوە بچێت. ئەم دۆخە هاوکات بوو بەسەر قسەیەکی ترەمدا کە چەند کاژمێرێک پێش ئەوە کردبووی کەوتو بووی لەم نزیکانەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شتێک دەگۆڕێت. بەڵام ڕاستی و دروستی ئەو بابەتەی کە لە بەغدا شەوی ڕابردوو گوزەراتچیە لەگەڵم بن با من پێتان بڵێم. کەسێک هەیە کە ڕۆژنامەنووسێکی بەناوبانجی عراقیە و لە دەرەوەی وڵات دەژی بە ناوی عەلی فازڵ. ئەو کەسە بەوە ناسراوە کە تۆماری دەنگی بەرپرسان بڵاو دەکاتەوە بەپێی ئەوەی کە ئەو ڕۆژنامەنووسە باسی دەکات کە تۆماری دەنگی یاسر سخێڵی بڵاوکردەوە کە پەرلەمانتارێکی سەر بە مالیکیەوە لە هەمان کاتدا کە ساعتێکی نزیک لە مالیکیە لە چەند ڤیدیۆکدا ئەو پەرلەمانتارە قسە بە یەکێتی و پارتی و بەهێزەکانی تر دەڵێ. بەڵام عەلی فازڵ دەڵێت دەنگێکی دیکەی ئەم یاسر سخێڵە لەگەڵ دوو فەرماندەی دیکەی هێزە سێکدارەکان هەیە کە پلانیان داناوە بۆ کوشتنی مقتەدا سەدر و لە ڕێگەی درۆنیشەوە ئەو پلانە جێبەجێ دەکرێت، بەڵام ئەو دەگەیان بڵاو نەکراوەتەوە. ئەم قسانە ئەم دۆخەی شەوی ڕابردوویان دروست کرد کە لە بەغدا ڕوویدا. بەڵام ئەمڕۆ کاتێک مقتەدا سەدر لە نەجەف سەردانی گۆڕی باوشی کرد، هەموو ئەو شتانی کە ڕوویاندا بەرەو هێوربوونەوە ڕۆیشت. وردەکاریەم بابەتە لە 964 دۆتکەی ئاردی وەربگرن.